ئەم کاتتان باش. بانکی ناوەندی عێراق هەفتەیەکی پڕفرۆشی دۆلاری بەڕێ کرد، بەڵام نرخەکەی لە بازاڕەکانی دراوی عێراق و هەرێمی کوردستان گۆڕانکاریەکی ئۆتۆی بەسەردا نەهاتووە و نرخی ئێستای $100 بە 147,000 دینارە. بە گوێرەی راپۆرتی بانکی ناوەندی عێراق، فرۆشی ئەم هەفتەی بانکەکە بەم شێوەیە: ڕۆژی یەکشەممە $238 ملیۆن فرۆشتووە، ڕۆژی دووشەممە $244 ملیۆن فرۆشتووە، ڕۆژی سێشەممە $252 ملیۆن فرۆشتووە، چوارشەممە بانکی ناوەندی $275 ملیۆن فرۆشتووە، پێنجشەممە واتە ئەمڕۆ $274 ملیۆن فرۆشتووە. کۆی گشتی ئەو بڕێی بانکی ناوەندی لە ماوەی 5 ڕۆژی ڕابردوودا فرۆشتوێتی دەکاتە ملیارێک و نزیکەی $300 ملیۆن. بەراورد بە هەفتەی ڕابردوو نزیکەی $300 ملیۆن زیاترە. تێکڕای فرۆشی ڕۆژانەی هەفتەی ڕابردووی بانکی ناوەندی $210 ملیۆن بوو. تێکڕای ڕۆژانەی ئەم هەفتەیە زیاتر لە $256 ملیۆن، واتە تێکڕای ڕۆژانە $46 ملیۆن بەراورد بە هەفتەی ڕابردووی زیاترە. بە گوێرەی راپۆرتەکانی بانکی ناوەندی، زۆرترین فرۆشی بانکەکە بەڕێگەی حەواڵەیە و کەمترین بڕیش بەڕێگەی کاشە. بەگشتی بانکی ناوەندی لە ماوەی ئەم هەفتەیەدا هەموو ڕۆژێک زیاتر لە $200 ملیۆن بەڕێگەی حەواڵە بۆ دەرەوەی وڵات فرۆشتووە. لێرەدا ئەمڕۆ بە نمونە وەردەگرین. بانکی ناوەندی لە کۆی $274 ملیۆن کە فرۆشتوویەتی زیاتر لە $234 ملیۆن بەڕێگەی حەواڵە بووە بۆ دەرەوەی وڵات و کەمتر لە $40 ملیۆن بە کاش فرۆشتووە. کەواتە کەمی بڕی فرۆشی کاش بە یەکێک لە هۆکارەکانی دانەبزینی بەهای دۆلاردا دەنرێت. پێشتر ئیسماعیل محەممەد، شارەزای بازاڕی دراو، بە زوومی گوت بۆی نرخی دۆلار دابەزێت پێویستە بانکی ناوەندی فرۆشی دۆلار بەڕێگەی کاش زیاتر بکات لە حەواڵە بۆ ئەوەی خواستی بازار دابین بکات، چونکە ئێستا ئەو بڕەکەمە ناتوانێت خواستی بازاڕی عێراق پڕ بکاتەوە. بە زۆری نرخی دۆلار پێچەوانەی چاوەڕوانەکانی شارەزایانی بازاڕی دراوە کە چاوەڕوان دەکرا لە دوای پەسەندکردنی بودجەوە نرخەکەی بە شێوەیەکی خێرا دابەزێت، بەڵام 10 ڕۆژ بەسەر پەسەندکردنی بودجەدا تێپەڕیوە و هێشتاش نرخەکەی وەکو پێشوە. یاسای بودجەی عێراق کە بەرەبەیانی ڕۆژی 12 ئەم مانگەی پەرلەمانی عێراق پەسەندی کرد، دوێنێ لەتیف ڕەشید سەرۆک کۆماری عێراق واژۆی کرد و ئەمڕۆژ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ڕایگەیاند لە دوای پشوەکانی جەژنی قوربان ڕێنمایی جێبەجێکردنی یاساکە دەردەچێت. هەر شاد بن.